بە دروستکردنی کەلانە و چێشتا هەمە جۆرەکانی هاز و کنیواڵ و یاپراخ و گەبڵە و گۆزروان چوارەمین فێستیڤاڵی گیابەهاریەکان لە هەڵەبجە بەڕێوەچوو. لە فێستیڤاڵەکەدا ژنان و کچان بە دەستاوی خۆش بۆن و بەرامەی گژوگیای بەهاریان بەردابوویە ئەو شوێنەی کە خواردنەکانی تێدا نمایش دەکران. تۆ کە کاتی ها حەزەکەی ئەو شتە بخۆی چونکە بۆ سیحەت باشە، بۆ سیحەت باشە. ئێسام خازە بۆ ڕیخۆڵا باشە، بۆ کۆڵۆن باشە، کە ئەی خۆی هەستەکەی یەهان لە شوو وزەیەکی واتیە. وەڵاهی کەم ئەوەی کە زوو دروستی نەکردووە نازانێ ئەبێ پێی بڵێ. ژنە قەیمی و سەلارەکانی هەڵەبجە باش دەزانن چۆن چۆنی گیابەهاریەکان بکەن بە چێشت، بەڵام کچانی ئەم سەردەما هەر خۆیان دەڵێن بۆ لێنانی چێشتێک بە گژ و گیای بەهاری هەرگیز ناگەن بە تۆزی پێی ژنانی جاران. وەڵا ئەوانەی مەگەر لە ماڵەوە دایک و باوکیان ئەوانەی یان ئەوانەی قەدیم لە ماڵەوە کردبێتیان بیکەن ئێمەش فێر ببووین. ئەزە من بە حکومەوەی خۆم نییە دایکم وانەیکەن منیش دەیزانم بیکەم. زۆربەی شتەکان وەکو قەنر و گەبڵە و ڕوسقە و ئەو شتانە ئەوانەی هەمووی لە کەژی ئێرە هەیە. هەموو ساڵێک لە وەرزی بەهاردا ئەم فێستیڤاڵە لە هەڵەبجە بۆ گیا سروشتی و بەهاریەکان ڕێکدەخرێت. تەنانەت وای لە وەزارەتی کشت و کاڵ کردووە بیر لە زیادکردنی بەرهەمی ئەو گیابەهاریانە بکاتەوە لە شاخ و دەشتەکانی کوردستان. لە هەوڵی ئەوەدایان کە بەڕاستی لەو ساڵی ڕابردووش پلانی ئەومان هەبوو کە ئێمە چۆن بتوانین ئەو کەژ و شێوانە بە ڕۆژی هەمە زۆر تۆکان بهێنین یاخود ئەو توانێت کە هەن زیاد بکرێ و سەر لە نوێ لە کەژ و شێوەکانی هەرێمی کوردستان بچیندرێ. پلانی ئەوە هەیە لە ساڵانی داهاتوو ئینشاڵڵا گەر خوا یارمان بێ ئێمە ئەو پلانە جێبەجێ دەکەین. ئەو گژ و ژیانەی کە تەندروستن واتەوە لە ڕووی تەندروستیەوە محتەوای چاچیان هەیە ئەمە گرنگی پێ بدەین و بڵاوی کەینەوە. لەم فێستیڤاڵەدا هەموو کەسێک دەیتوانی بە دەستای خۆی و بە گژوگیای بەهاری یان بە بەرهەمی سپیایی ئاژەڵ کڕیار لە خۆی کۆبکاتەوە. بەڵام بۆن و بەرامە خۆشەکانی ئەو هەموو چێشتا وای لە بەشداربووان کردبوو نەیان دەزانی بۆنی کامە خواردنیان هەڵمژن و تامی کامە چێشتە گیای لێنراو بچێژن. زارکەریم NRT هەڵەبجە.